حکوومەتی هەرێم بڕیاریدا کە بودجەی پێویست سەرخانگا بۆ کەوتنەوە گەڕی ئەم پرۆژەیەوە هیوادارین بەردەوام بێت تا کارەکانی تەواو ئەبێت و کێشەی کەماوی لە شاری دەربەنیخانە کە لە ساڵی 2006 تا ئێستا بەردەوامە بە شێوەیەکی کۆتایی چارەسەر بێت و خەڵکی شاری دەربەنیخان بتوانن ئاوێکی پاک وەشیا و بۆ خواردنەوە بەکارهێنان بەکاربێنن و ئێمەش لێرەوە هەموو هاوکاریەکیانەکەین و چی پێویست بێت ئامادەکاریان بۆ ئەوکەین بۆی ئیش و کارەکانیان بەڕێوکی پێکی بڕوات. لە ئەنجامی سەردانەکەی جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگرەکەی کە سەردانیان بۆ ئەو دەڤەرە کرد یەکێک لە ئەولویەتەکانی پرۆژەکەی کە قراریان لەسەردا بەگرخستنەوەی و یاخود ئیشپێکردنی ئەو پرۆژەوە بوو ئەوە بوو تەکلیف لە کۆمپانیا کرا کە پێش ئەو وەختە کە ئیشکارەکانی ڕاوەستا بوو تەکلیفی لێکرا بێتەوە دەست بە ئیش بکاتەوە ئێستاش خۆشبەختانە وا دەبینین لە تەن مەرحەلەیە گەستەوە پرۆژەکەەوە دەست بەکار بوویتەوە لە ئینتێک لەو نزیکانە دەست پێ دەکا درێژکردنەوەی بۆ ڕێ ئێستاوە دەست پێ دەکا ئەعمالی کۆنکریتی دەست پێ دەکا خۆشی لە خۆی ئەو پرۆژەیە دەتوانین بڵێن مەدەنیەکانی ئیشی مەدەنیەکانی شارستانیەکانی 1995 تەواو بووە. بەگشتی پرۆژەکان دەتوانین بڵێن 150 زیاتری تەواو بووە ئەوەی ماوە ڕەنگە درێژکردنەوەی بۆڕیەکانە کە ئێستا دەیکاتن لەگەر هەندێک ئەعمالی کارەبایی میکانیکی واتە پەمپ و ماتۆڕ و کارەباییەکانە ئەوەکو قۆناغیەکەمە ئەکید قۆناغی دووەم و سێمیشی بەدوا دەبی بەس ئەوەی ئێمە دەتوانین گەرنتی بدەین و پێمان ڕاگەیەندراوە ئەو پرۆژەیە ڕاناوەسێتن هەتا تەواو دەبێتن.